نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێ دامەزرۆیی هاوڵە بەڕێزەکان. هاوڵانی پێغەمبەری خوددا بۆ فێربوونی قورئان و سوننەت و یادکردنەوە و گواستنەوەیان هەتا بڵێیت تامەزرۆ و خاوەنویست بوون. بەڵێ ئەوان گفتار و کردار و هەڵوێستی نورین و ژیانبەخشی ئەو پێغەمبەرەی لە کەناری ئاگرێکدا دەستی گرتبوون و بەرەو هەرێمی بەرد و سەلامی بردبوون زۆر بەباشی لەبەر دەکرد و بەردەوام لە نێوخۆیاندا یادیان دەکردنەوە. لەم بارەیەوە ئەنەسی کوڕی مالیک دەڵێت: كنا نكون عند النبي صلى الله عليه وسلم فنسمع منه الحديث فإذا قمنا تذاكرناه فيما بيننا. ئێمە کاتێک لە لای پێغەمبەری خوددا بووین و وتەگەلێکمان لەوەوە دەبیست کە لەو جیا دەبووینەوە لە ناو خۆماندا ئەو وتانەمان دووبارە یاد دەکردەوە. بە هەمان شێوە هاوڵان بەگشتی و بەتایبەتیش هاوڵانی ئەهلی سوفا شەوانیان بە نوێشکردن و قورئان خوێندن و وانەوەرگرتنەوە بەسەر دەبرد تا ئەو ڕادەیە کە جاریوا هەبوو 7 کەس لە دەوری مامۆستایەک کۆدەبوونەوە و هەتا بەیانی وانەیان دەخوێند. بە هەمان شێوە ئەم کۆمەڵە نورینە بە هاندانەکانی هاوشێوەی من جاء مسجدي هذا لم يأته إلا لخير يتعلمه أو يعلمه فهو بمنزلة المجاهد في سبيل الله. هەر کەس بێتە ئەم مزگەوتەی من و بۆ هیچ شتێکی دین نەیەت جگە لەوەی شتانێک فێر بکات یاخود فێر ببێت، ئەوە پلەی وەک پلەی ئەو کەسەیە کە لە ڕێی خوددادا جیهاد دەکات. کە لە پێغەمبەری خودداوە وەریان دەگرت ئیدی هەر شتێکیان کە لەوەوە ببیستایە و فێری ببوونایە لە نێو نەشئەی پەرستشدا بۆ کەسانی دیدەیان گواستەوە و هەوڵیان دەدا هەمووان لەو کەوسەرە بنۆشنەوە و سوودمەند ببن. ئەمەش تەنها بە پیاوانەوە نەوەستا بوویەوە، بەڵکو خانمە هاوڵەکانیش هەمان هەوڵ و تامەزرۆیان نیشان دەدا و نەیان دەویست لە پیاوان بەجێ بمێنن. خانمان بەهۆی ئەوەی لە مزگەوتدا لە دوای پیاوان و منداڵانەوە ڕێزی نوێژیان دەبەست و دادەنیشتن زۆر جار گوێیان لە وتارەکانی پێغەمبەری خوددا نەدەبوو. تەنانەت هەندێک جار بەهۆی پڕبوونی مزگەوتەوە لە پیاوان ئەوان لە دەرەوە دەمانەوە. هەر بۆیە چوونە لای پێغەمبەری خوددا و سکاڵا و تکایان کرد و وتیان: ئەی پێغەمبەری خوددا، بەهۆی پیاوانەوە جێگە بۆ ئێمە نامێنێتەوە تا گوێبیستی وتارەکانت بین، بۆیە داوات لێ دەکەین ڕۆژێکی تایبەت بۆ ئێمە شتەرخام بکەیت. پێغەمبەری خودداش تکاکەیانی ڕەت نەکردەوە و شوێن و کاتێکی تایبەتی بۆ دیاریکردن و تیایدا وتاری پەیوەست بە ژنانی پێشکەش دەکردن. هاوسەرە بەڕێزەکانی پێغەمبەری خودداش مامۆستایانی جیهانی ژنان بوون. ئەم خانمە پاکانە کە شەو و ڕۆژ لەگەڵ پێغەمبەری خوددادا بوون هەر شتێک لە قورئان و سوننەت فێری دەبوون بۆ جیهانی ژنانیان دەگواستەوە. هەناسەی پیرۆزی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بەردەوام سیەکانی ڕۆحی ئەوانی پڕ دەکرد تا ئەو شتانەی گوێبیستی دەبن بۆ نەوەکانی ئایندەی بگوازنەوە. ئەم هەناسانە لە ڕێی حەزرەتی سەفیەی دایکمانەوە هەتا خەیبەر و لە ڕێی دایکە مەیمونەمانەوە هەتا کوڕانی عامری کوڕی سەعد و لە ڕێی سەلەمەوە هەتا هۆزی مەخزوم و لە ڕێی حەبیبەوە بۆ ئەمەویەکان و لە ڕێی حەزرەتی جوەیرەیشەوە هەتا لای بەنی مستەلیق دەگەیشتن. ئەم خانمە پاکیزانە هەموو ڕۆژێک ئەوەی فێری دەبوون لە پێغەمبەری خودداوە لە نێو هۆزەکانی خۆیان بڵاوەیان پێدەکرد و مافی ئەو مامۆستایی و ڕێبەریەیان بە تەواوی دەدا کە پێگەکانیان داخوازی بوو. ئەو هۆزە جیاوازانەش بەهۆی بوونی نوێنەریان لە خانەی بەختەوەری سەروەرماندا شانازیان دەکرد و شەرەفمەندبوونی خۆیان دەماودەم پێدەکرد.